میوانداری خاتونێکی دەستڕەنگینمان کردووە کە لە نێو ستۆدیۆ کارە جوانەکانی خۆی هێنا و باسێک لە شێوازی کارکردنی ئەەکەین وارووا باسێک لە ئەزمموی ئەم خاتونە ئەەکەین و لە هەمان کاتەکە کاری دیزایانی جلوبەرگەکان ئەکا کاری جوورینی جلوبەرگەکانش بخۆی ئەنجامی ئەدا و خاتونە خات و ڕوئیانافێ بەڕێزیان ئەو خاتونن کە ئەمڕۆ لەگەڵمان خات و ڕویا سلااو لێ بێت و ئەم کاتت باش سلااو بۆ ئێوەش و بینەرانی عزیزتان دەستخۆشی لە ستافی بەرنامەکەشتان ناکەم بەخێر بخات و ڕویا ئەگەر باسێک لە ئەزمموی خۆت بکەی بۆمان لە کێکەوە دەستت بە کاری دوورینی جلوبەرگەکان کردو و دوجاریش بیرت لەوە کردەوە کە بەدەر لە دوورینەکەی کاری دیزایانیش لەسەر جلوبەرگەکان ئەنجام بدەیت. من خۆی خەیاتی بە شێوازێکی ئاکادمی فێر بووم تقریبان لە ساڵی 1970 و دەستم کردوە پێ و سەرەتات دیزاینەکە و دوای ئەوەش دوورین واتە لە 1970ەوە سەرقاڵی دوورینی جلوبەرگەکانی لە کێوە بیرە لەوە کردەوە کە ئیتر چنی نەکەش دەست پێ بکەی کاری دیزایانەکەش لەسەر جلوبەرگەکان ئیشیشم هەر کردووە هەر لەگەڵی کردو پێشتر بە مەکینە ئاکرا مەکینەی بچووکەکان بوو بەرازر بە دەستەمان کرد ئەتر هەروە خەریک زۆر باشە. لە کوێ فێری کاری خاتی بووی کاڵی با ئاکادمی فێر من لە ئێران فێر بووم لە ئێران سەرەتا بە چه جۆرە جلوبەرگێک خەیاتی دەکەێت جلی کوردی بوو یاخود ئێمە لە ئێرانە بەشەکان جیاوازە تقریبا 6 شەهادەم هەیە لەم بوارە یعنی بۆ خوێندووە بڵێ تقریبا 1250 ساعت دەورم بینیوە لەم بوارەیە. بەشە جیاوازەکان چی و چی بوون کە تۆ دەورە نازۆک دووزی جیایە وەکو مەبەستمان قماشی تەنکە زەخیم دووزی جیایە ئەبێ بە قماشی ئەستور جلی مناڵ شتی مەتبەخ جلی سنەتی کە جلی کوردیە یانواتە بە پێی گۆڕینی قماشەکان گۆڕانکاریش بەسەر شێوازی دوورینەکەیە زۆر باشە هەر بۆ چنینیش بە مەکینە لەوێ ئەوش هەر دەورەی تایبەتمان بوو ئەو دەورانم هەمووی تەواو زۆر باشە. ئێستا لە زۆربەی کارەکانە کە ئێستا لە ستۆدیۆ بەدەر لە دوورینەکە نەخشاندن هەیە دیزاین کارەکان دیزانەکانیش لەوانەیە زۆری کاری دەستی بێت بەدەر لە مەچینە ئەمەیان لە کێوە دەستت پێکرد کە لەسەر جلەکان ئەم شێوازە دیزاین ئەمە من دەمێکە یانە ئێستا کراسی وام هەیە هی 20 ساڵ لەما پێشە کە ئێستش لە بازاڕە هەر بەکارێت و چۆنیشی دەست شتێک نییە کە بڵێ بەسەر چووە بەکار نایێت دەمێکە من ئەمیشاکەم یعنی هەر خۆم حەزم لێ بووە بیرۆکەی وام بووە کە تقریبان بەڵێم لەوانەیە 25 ساڵمەوە پێش من لەسەر قماشیشم کردووە ئیشی دەستم کردووە زۆر باشە کارەکانی شتەم و کاری جوان لێرە کاری دیزاینکردنە بینرە لەسەر هێلەکەکان کە پێم وا بە هەنێکیشان بە دەست دیزاینە کردووە ئەم کارانە تەنها خۆت ئەنجامی ئەدەی چونکە زۆربیان کارەکان کاری چڕ و پڕن ینی ڕەنگە کاتێکی زۆرتری بووە کەسی تر هەیە هاوکاری کچەکانم هاوکاری مەکەن چۆن من بە زۆربەی لە دوکانە ئیشی خەیاتی ئەەکەم بەڵێ مەشغۆڵی دوورینم واتە کارەکانتان لە نێو دوکانەکە ئەنجام لە ناو دوکان ئەنجام زۆر باشە. خواستی خەڵک چۆنە خات و ڕویا بۆ جلوبەرگی چنراو بە تایبەتتر ڕەنگە لە ئێستا وڵا بۆ دووراوەکەش ینی خەڵک زۆرتر لە ساڵانی پێشوە بەکاریان ئەهێنا جلوبەرگیان ئەدووری لە ئێستا خوازگەڕاوەتەوە بۆ ئەوەی کە جلوبەرگی تایبەتی خۆم دوورن بەدەر لە کوردیەکان بەڵێ من لە هەموو بوارێکە ئیشەکەم یعنی جلی بووکیش ئەدورم جل بۆ خەنە بەنان و بۆ عید میلاد و عەزی و کوردی و یعنی هەر شتێ بێتە بەردەستمانێمە ئیشەکە ئاکەین ئەوە نییە بڵێن بەس لە یەک بەشا ئیشەکە زۆر باشە کەواتە شوێنێکی تایبەت بە دوکانێکە و لەگەڵ چەند هاوکارێک بەڵێ کچەکانیشم ئەو کارانەی کە زۆرتر یەتە بەردەمی تۆ جلی کوردیە یاخود جلەکانی کەچین کەتیەوەی دوورن وەتەنیاش بەس بۆ خانمان کارەکەن بەڵێ بەس بە خانمان کارەکەین بە حکمی ئەوە من دوکانەکەم ها لە ناو قماش فرۆشەکانە جلی کوردیمان زۆر ئەبێ یعنی بەردەوام جلی کوردی ئەدورین عەزی ئەدورین یعنی شتی ئەوە داواکاریشمان هەیە بۆ عید میلاد و عید زەواج و ئەم شتانە واتە بە شوازێکی گشتی خواست لەسەر سەرجەمیان باسێکمان لە قماشەکان بۆ ئەوکەی خات و ڕویا دوو پارچە قماش لەگەڵ خۆتا هێناوە ئێمە زیاتر
ئەم قوماشانەی کە چنینی بۆ ئەکرێت زۆرتر لە وڵاتانی دەرەوەیەتە ناوخۆی خۆمان زیاتر لە هندستانەوەیەتە ئێرە ئێستا تۆ خۆت کاری چنینەکەت ئەنجام داوە لەسەر قوماشەکە باسێکمان لەم کارانت بۆکەی هەردوو کارەکەت خۆی ئەبێت تۆ کە ئیشی چنینەکەیت ئێمە قماشی وا هەیەتە بەردەستمان چنینێکی زۆر جوانی لەسەر کراوە بەڵام لەسەر برنجۆکێکی زۆر تەنکە یعنی کە مشتری لەوانەیە یەکجار بتوانێت بەکاری بێنێ نوعی قماشەکە کە تۆ بەکاریهێنی ئەبێ زۆر بە جوانی بتوانانی شتە هەڵبژێری کە بتوانرێت چەند جارێ بەکاربێت ڕاست بمێنێتەوە ئەمانە بەدەست چنیوتە بەڵێ ئەمانە بەدەست چنی و ماگەر خۆت کردوتە یاخود کاری وەڵا خۆم دیزاینەکەی کەم و کچەکانم ئیشی چنینەکەی دیزاینەکەیەکەیت من یعنی زۆر جار دیزاین لەسەر کاغەزێک یاخود لەسەر پارچەیەک ئەکرێت دوجار پیاداچوونەوەی پێوەکرێت بۆی کە من لەسەر کاغەز یعنی خۆم هەردەستی ئەوەشم هەیە دیزاینەرم هەر وێنەیەکم بەیتی ئەیکێشم ئەوەش یعنی ئەتوانم تابلۆکی گەورەشت بۆ بکێشم لەسەر قماشەکان ئەوەی کە لە مێشکمایە دایئەنم یعنی ئەگەر خەیاتێک خۆی دیزاینەر بێ ئەتوانێت شتەکە بە جوانی ئەیسە من خۆم ئەگەر خەیاتی نەزانم و دیزاینەر بم لەوانەیە ئەو شتێک کە ئەمەوێ نەتوانێت ئەو خەیاتە ئەوە دروستکات واتە هەردووکی بزانی باش هەردووکی بزانی خۆت ئەزانی چی ئەخەیتە سەر قماشەکە زۆر باشە جۆری قماش لە لای خۆمان قماشی زۆر باش هەیە بۆ ئەوەی کە هەڵی بژێری بۆ ئەوەی کە وەک ئاماژەت پێکرد یەک جار بەکار نەیەت بتوانی چەند جارێ بەکاری بهێنی ئەرە وەڵایس ئەم قماشە ئەتوانی لەوانەیە جۆرێکە قماشەکەی خات و ڕۆیا ئەگەر ئاماژەی پێبێت ئەم قماشە خامەکە یعنی تۆ ئەتوانی 20 ساڵیش بمێنێتەوە هیچی لە نایە زۆر باشە کارەکان زۆر جوان بێگومان قماشی خامەک لە قەدیمیەکانی شاهەربوونی هەبووە لە ئێستا شازێکی بەرچاو هاتوێتەوە و خانمەکان بەکاری ئێنن خواست لەسەر کڵاوەکان بە شێوازەکە خات و ڕۆیا کڵاوەکان بە زۆری لە نەورۆزە خەڵک زۆر داوای ئەکات بەڵێ واتە ئێوە کە بەرە و نەورۆز ئەچنێتتر خواستی جلوبەرگی زۆر ینی ئێمە لە مانگە یەکەوە ناتوانین شت وەربگرین باشە بینە سەر دەرفەتی کارکردنی خانمان لە نێو بازاڕە ئێستا باشە بۆ ئێوە کار ئاسانیە بۆ ئێوە کە شوێنێک تایبەت بە خۆتانە بێ و کاری لەسەر بکەن وڵا سەردەمێ من هاتمە بازاڕەوە ئافرەت زۆر کەم بوو لە بازاڕە باش یعنی شتێکی زۆر تایبەت بوو لە لای خەڵک پێیان سیر بوو بەڵام ئێستا سپاس بۆ ئافرەتەکان زۆر لە بازاڕ تۆ ماوەی چەند ساڵێکە لەناو بازاڕە کارەکەیت بۆ نمونە زۆربەی کات ئێمە لێرە وتمانە دەستی کار بە هەر لای پیاوان نەبێت خانمانی بە شێوەیەکی باش نەوەستن لە توانەکانی خۆیان کارەکانیان بەرنە ناو بازاڕەوە تۆ تا چەند لەگەڵ ئەوەیە کە خانمان هەوڵ بن ئەو توانایان هەیە لە بوارێک لە بوارەکانن شت نییە درومان بێ شەر نییە کاری چنین بێ لە بوارەکانی ترابێ بێن و هاوشانی پیاوان کار لە هەموو ئیشێکە گەر ئافرەتەکەش بتوانێت هاوشانی پیاوەکە بێ بەس لێرە لەوانەیە زۆر ئافرەت حەسکات ئیش بکە بەڵام ماڵۆ پشتگیری نەکەن نێڵن بێتە دەرەوە ئەی چۆن ئێستا من ئەگەر مردەکەم پێم بڵێ نابێ بڕۆی ئیشکە یاشتێ یعنی ئێمە ڕێگرە لە من بە زۆری ئافرەتەکان ئەو کێشەیان هەیە زۆر باشە کورسی شەکارکردن بۆ ئافرەت ئیشی مناڵت هەیە ئیشی ماڵەوەت هەیە بەڕاستی ئەبێ ژیانی خۆتکەی بە قوربانی ئیشەکە دۆکات ئەیسە من بەڕاستی زۆربەی کاتەکان هەموو شتێکم تەرک کردووە میوانی ئەملا ئەبێ چۆن موعیدێکم دانا ئەو موعیدەکە کاتی خۆی بێمەوە بە مشتریەکە ڕاست کاتە خاچوڕۆ یا بەڕێستان چی بە خاچوونەکانی دیکە ئەڵەن کە ڕەنگە تا ئێستا دەستڕەنگینیەکیان هەبێت هەتا ئێستا نانتوانی بیاخود نانوێرا بێ بچنە ناو مەجاڵەکەەوە نانوێرا بێ دوکانێکی تایبەت بەخۆیان بکەن بەڕێستانۆکەوەی کە چەندین ساڵە ئەزمونت لەم کارە هەیە و ئێستا ئاماژت بۆ کرد کە لە ناو جەرگەی بازارە تۆ دوکانێکی شت هەیە بە شازێکی باش کارەکانی خۆت بەڕێ ئەەکەی چی بە خاتونەکانی دیکاڵی خاتونەکانە بێ خۆیان بیسەلمێنن کە ئەستا من بەڕاستی زۆربەی ئافرەتەکان ئەڵێ وڵا لای خەیاتی پیاو ئیشەم کردووە ئەڵێم وەرە سەیری شەکەم کە گەل لە خەیاتی پیاوەکە باشتر نەبوو ئەنجاگلەی بکە ئافرەتەکانە بێ هەڵبن ئیشەکە بە شێوازێکی باش فێر بن یعنی ئەگەر ئەیەوێ خەیاتی بکە بە ئاکادمیەکەی دەورەکەی ببینێت شتێکی باش ئەرزکا بە خەڵک کە بتوانن ڕووی تێکەنەوە ئەنج هەر ئیشەکەش نییە تۆ ئەبێ بتانی لەگەڵ مشتریات تێکاڵ بیت ڕاستە تێکاڵبوون زۆر کاریگەرێتەوە یعنی زۆربەی کات من مشتریەکان وەکو ڕەفیقی خۆمیان لێ هاتووە کە بێن خۆشم لە دوکانەکانە بم ئیشەکەدانان نڵن با خۆی بێتەوە ئیشەکەدان زۆر باشە دەستەکانت دەستەکان دەبوونێ ئامانجی سەرەکی ئێمەش ئەوەیە کە لە پرۆگرامەکەیە
بەڕێزانی وەکو ئێوە کە بانگەکەین خستنە ڕووی تواناکانی ئێوەیە خستنە ڕووی کارە جوانەکانی ئێوەیە و هیوایەکیشە بۆ ئەو کەسانی تریش کە هەوڵ بن کاری لەم شێوەیە و بتوانن کارێکی تایبەت بەخوانە بە دووبارە سپاس دەستەکانە خۆش بە خاتڕۆ یا هەر سەرکەوتوو بێ دەستە خۆش بە ئەتوان خۆیان ئیشکەن و چەند کەسێکی کەش لەگەڵگانە بەدڵنیاییەوە بەدڵنیایی زۆر سپاس بۆ ئامادەبوون دەستە خۆش بێ